بینەرانی قەدرگرانی کوردستان 24 سلااوان لێبێ دەگوترا داهات ڕادستی بەغدا بکەنەوە دۆسیەی نەوت بخەنەوە ژێر دەسەڵاتی بەغدا لیستی موچە بنێرن بۆ بەغدا هەموو ئەمانە بەرامبەر ناردنی موچە لەلایەن حکوومەتی عێراقەوە ئەو ڕۆژەی کە دادگای فیدرالی بڕیاریدا موچەوەرگرانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی بەغدادەوە خەرج بکرێت ژمارەیەک لە موچەوەرگرانی هەرێمی کوردستان با خۆشی و خۆشحاڵیەوە کەوتنە نێو شەقامەکان و با دەهۆڵ و زوورناوە و تەنانەت سەرچۆپیشی تێکەوت بەڵام ماوەی 2 مانگە موچە لەلایەن بەغدادەوە نەنێردراوە کەچی ئێستا کەس دەنجی لێوە نایە ئەم بابەتە گەنگەشە دەکەین با میوانداری زۆر بەڕێز ئاری هەرسین بەرپرسی لقی چواری پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی هەروەها لەگەڵ ژمارەیەک لە موچەوەرگرانی هەرێمی کوردستان زۆر سپاسان دەکەم لوتفتان نوان کە لە بەرنامەکەم ئامادەن بەخێر بێن سەرچاوان جاریشتی کاگاری سپاس تەشریف تێنا با بپرسم وەک گوتم لە پێشەچێکە کاتێک دادگای فیدرالی بڕیاریدا موچەی هەرێمی کوردستان خەرج بکرێت لەلایەن حکوومەتی عێراقیەوە بینیمان سەرچۆپی ژیرا و هەلهەلە لێ دەدرا شایی 2 مانگە موچەنانێ لێ خەڵک بێدەنگە بۆ بایکۆچی نەما بۆ خۆ پیشاندەران نەمان هۆکارەکەی چییە؟ وڵی ئەوە هۆکارەکەی بە قەناعەتی منەگەڕێتەوە بۆ نەبوونی وعێکی قەومی یان نیشتیمانی یەکگرتو و یەکڕیس لە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی لایەنی سیاسی خۆی هاوڵاتی کە مووقیفە نوێنێ هەندێک جار مووقیفەکە خۆڕستکە و سروشتیە پێویست ناکە هیچ عبقەرێکی سیاسی پێ بڵێ مەسەلە تۆ 3 مانگ موچەوەرنەگری مامۆستابی یا هەرچێبی هەر تووڕابی ئێماقولی نییە تۆ ئەم تووڕێی هەل ناو دڵی خۆتابی هەڕیتەوە بە شێوەیەک دەرێ بڕی ئیتر یا بە مانگرتنە یا بە مزاهرەیە یا بە مانیفێست نووسینە یا هەرچێک بێ بەڵام بەشێکی تری هاوڵاتیان لەلایەن ئەحزابی سیاسیەوە لە کۆمەلگا نەکرد کوردستان هەموو دنیاوایە ئەمانە ئاڕاستە ئەکرێن ئەو وەزعی کە لە کوردستانە دروست بووە هۆکاری سەرچیەکەی بەڕاستی یان ڕێزم ئەو لایەنە سیاسیانن کە ڕاستەوخۆ بەشدارن لە حکومڕانی بەڵام خۆیان لە هەموو کەم و کوڕەکان بێبەریەکەن هەر کاتێ سەرکەوتنی هەبێ ئەوەی ئەوانیشە بەڵام کە شکستێک هەبوو کە بڵێن حاڵەتێکی نەخوازرا و هاتە پێشەوە ئەمامووی خەتای پارتیە لە ناو هێزە سیاسەکانی هەرێمی کوردستانیشە بە دەرەجەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسیارە لەمە یعنی لە باشە یعنی من شتێگەڵێم ئەگەر بڵین بەشێکی دواکەوتنی موچە لە پێشەوەی کە تەسلیمی بەغا بکرێ و پێشەکی کەتوت ئەگەر بەشێکی خەتای حکوومەت بوو بێ حکوومەت خۆ بەس پارتی نییە یەکێتی نیشتیمانی کوردستانیشە بۆیە سەیرەکەی بەو زمانەی کە لە ئەنجومەنی وەزیران قساکە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەچێتەوە سلێمانی یار دوای ساعت 6 ئێوارە لە فەیسبوک بە زمانێکی تر قساکە وەکو ئەوەی ئەو لە حکوومەتان نەبێ و بڵێن ئۆپۆزیسیۆن بێ ئەمە بەشی یەکەمێتی بەشی دووهەم مەسەلێک هەیە ڕووی مەجلیسی نییە بەداخەوە ناتوانم بێڵێم بەڵام ئەڵێن هەندێک کەس هەیە لە هینی دێزەچێت ڕازیە بە تۆپینی خۆی و بەس زەرەری ساحێبی لایەنی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان حازرە هەموو شتێ بکات بۆ نمونە بەس دەستکەوتێک نەبێت لە هەرێمی کوردستان کە بڵێن پارتیشی تایە گەورەترین دەستکەوتی هەرێمی کوردستان بە هیچ نازانێ ئەگەر قازانجی خۆی تیانە بێ ئەنجا ئەم خطابە پۆپۆلیستیە ئەم ئیزدیواجیەتە یعنی کارێکی کردووە کە سەر لە شێواوی هێناوە بۆ هاوڵاتی نازانێ ئەساک من هاوڵاتێکی کوردستان بم بێلایەن بم لە خۆمە پرسمێڵە مەیلەوە ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ناو حکوومەت هەیە جێگری سەرۆکی حکوومەت لەوە ئەم قسانی لە چییە؟ باش کاگاری با بێمەوە ناو بابەتەکە جارێکی دی لە پێشەچی بەرنامەکە وتم کاتێک کەەوە بڕیارە دەرچوو موچە لەلایەن بەغدادەوە هەمومان جێک دابین بکرێ خەڵکێک هات دەهۆڵ و زۆرنا سەرچۆپی ئێستا خەڵکە بێدەنگە ئەی بۆ ئەو کاتە هاتنە ناوجادا خۆپیشاندانیان دەکرد بایکۆتی دام و دەستگاکان و خوێندنگەکانیان دەکرد
ئەو خەڵکە دوو ناڵن کاک کاگاری ئایا ئاراستە دەکران بڵێ یا ئەوەتە خۆرسکانە بوون ئێستاش خۆرسکانە لە ماڵەوە دانیشتون بێدەنگن ئەو خەڵکانە وەکو من عرزم کردی دوونەوە نوعێکی خۆڕسکە کە ئێستا بە تەقایا کەوتۆ دەردی کوردی هەڵێ یعنی نازانێت چی بڵێ لەبەری حراز بووە ئەو دوێنێ هاتووە سەرچۆپی گرتووە وای زانیوە تەواو ئیتر هەموو مانگێ لە 26 مانگە لە بەغاو موچەکەی بۆ دێ دوای ماوەی سەیرەکە وا نەبوو ئەمە تەراجوعەوەی کە نایەتەوە سەرجادا مەسەلا هین شتێ بڵێ ئەوەی تر ئاڕاستەکردن بوو ئەم بێدەنگێشی کە ئێستا ئەو لایەنانەی یعنی با ئینسان بە سەراحەت قسە بکە لایەنێکی وەکوی چێتی نیشتیمانی کوردستان ڕێگای بەغای کردبوو بە ڕێی هەموو ڕۆژێ تیمێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەوێ بوون و قسەی زلیانە کرد بۆ خەڵکی کوردستان یعنی من مشکلەکەش بەس لەوەیە نابینم مشکلەکە ئەوەیە ئەمە تەراجوعێکە لە مافەق نیشتیمانی و نەتەوەیەکانی خۆت یعنی خۆ مەسەلە بەس موچانیە ڕاستە هەموو کەسێ پێویستی بە موچەیە هەموو کەسێ ئەمە مناقەشەیان نیە بەڵام ئەمە حەقی خۆتە ئەمە نییە کە عەرەب خێرە پێ بکە ئەم برادرانە هەستان هانی خەڵکیان نا درۆیان لەگە خەڵکا کرد بە ڕۆژی ڕووناک وتیان ئەگەر نەوت و داهات مەلەفەکان بچێ بۆ بغا ئیتر هەرێمی کوردستان لە بابی موچەوە بێ بە شامی شەریف وا دەرنەچوو بەڵام من پرسیارەکەی تۆ بە نەوعێکی تر ئەیڵێمەوە من سەیرم لە شتێکی تریەت عەجەبا لە چۆن ئەم خوێندەوار و ساحب قەڵەم و ساحب ڕەئی و ئۆپۆزیسیۆنەی لە کوردستان لە پەرلەمانتاران و بەشێک لە پەرلەمانتاران لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەمان هەڵوێستیانە بوو ڕاستە لێدوانەکانیان ئێستاش ماون ئێستا پرسیارەکە ئەوەیە ئەمانە لە چۆن ئێستا یعنی ئایا ئەمە بۆ ئینسانێکی خوێنەوار ئێمەش دەپرسین لە کوێنەوە بۆ ئینسانێکی خوێنەوار کە حیزبی نییە نە پارتیە نەیشێتیە نە گۆڕانە نە ئیسلامێنیت کابراشی خوێنەوارە و مامۆستایە مۆزەفە هەرچیەکە ئەم مووقیفەی ئێستای کە بێدەنگە ئەمە ئیزدیواجێتە فارزەڵێ سکوت نیشانەی ڕێزاست بێدەنجی نیشانەی ڕازی بوونە معنایەوەیە ئەگەر تۆ موچەت لە بەغاو بۆ نهات هیچ قسە نەکرد لە دڵەوەڵی جاقەیچەکە ئەی باشە ئەی بۆچی ئەگەر موچە لە هەولێرە و دوا بکەوتایە ئیتر ئەو کۆتایی دنیا بوو جا ئەوەیە مەسەلە زۆر باشە سروشی پرۆگرامەکەی من وایە میوانان ئەوانەی کە ئامادەبوون لێرە هەمان شێوەی ئێمە پرسیار لە جەنابەت دەکەن باشە چمە لای بەڕێزانی بەشدار بوو ئەگەر پرسیارێکتان هەیە کەرم کەن بەڕێز کاکاری بەخێر بێ بەڕاستی من حەز ناکەم بچمە ناو قوڵایی بۆ زوعەکان و هەندێک وەڵام بدرێتەوە کە بۆ داهاتوو باش نەوێ لەبەرەوەی کاکاری لە سلێمانی دەژی سلێمانیش بەڕاستی بەڕێی من شوێنێک ئەتوان بڵێم شوێنی ژیانی تیان نەماوە لەبەر ئەو وەزع ئەمنیەی کە هەیە لەبەرەوە نامەوێ هەندێک پرسیاری وەها بکەم کە لە داهاتوو مەترسی دروست بێ بۆ کاگاری دروست بێ مەبەستم نا بۆ شێوە مەترسی بۆ کاگاری دروست بێ لە سلێمانی مەبەستم سلێمانی وەکو شوێنی دیکە نییە خەتەریاتێ بەڕاستی مەبەستم ئەو بەڕێز کاکاری ئێمە وەکو کورد وەکو لە هەرێمی کوردستان ئەژین ئێمە عێراقین من ئەم پرسیارم لەلا دروست بوو ئەگەر عێراقین باشە بۆ موچەی ئەمە تاخیرە بێ ئەگەر عێراقی نین بۆ وازمان لێ ناهێنن ئەوە یەکێک لە پرسیار بەڕێز کاک ئاری بۆچی دادگای باڵای فیدراڵ ئەها باڵا هەندێک جار باڵای بەڕاستی ئەوەندە بەرجە کەس لێ تێناگە هەندێک جاریش ئەم باڵایە وای لێ دێ ئەتوانم بڵێم وەکو منداڵێکی ساوە بە کەیفی خۆیان لە باوشی دەگرن هەر کەسێک بیانوێ دژی کورد بەکاری دێنن یان پرسیاری گەشتنەوە وەڵاهی حەزەکەم قسەکەمی عەفوەن من بۆ هەندی ئەحزابی سیاسی ئەمەوێ یەک ئایەتێ بڵێم ئایەتێکە لێم بۆ هەندێک لە ئەحزابە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەویش لە سوورەتی بەقەرە ئایەتی 42 ئەڵێ ولا تلبسوا الحق بالباطل وتكتموا الحق وأنتم تعلمون نەکەن ڕاستی و بەتاڵ
حەق و ناحەق بە یەکەوە بەئاڵێنن حەق مەشارنەوە درۆ دامە پۆشن بەڕاست لە کاتێکدا خۆتان حەق و ڕاستی دەزانن کامێ ئەو بۆ هەندێک لە ئەحزابەکان بوو وم بەستم ئەوانەیە بە تایبەتی کە خەڵکیان هێنایە سەرجادا ئەو کاتێک کە هەرێمی کوردستان نەفتی دەفرۆشت هەندێک جارموچە لەوانەیە تاخیر وایە بەڵام کێشەی گەورە گەورە هەبوو کاتە بەڵام لە تاخیربوونیەکدا دەیان کێشیان دروست دەکرد خەڵکیان دەهێنایە سەرجادا هەروەها ئەو مامۆستای ناڕازی کۆمەڵێ لیژنەیان دروست کردبوو مامۆستای ناڕازی ئەوانە کە سەدان و دەیان کاتژمێری قوتابی کوردیان فەوتان زانیاری کوردیان فەوتان ساڵی ڕابردوو و ئێستەشە 2 مانگە نزیکەی 2 مانگە موچە نەهاتووە بێدەنگن سەبەبی ئەو بێدەنگیە چیارەکەی ئەمەژگاری ئەوەیە ئەو مامۆستایان ناڕازیانە مەبەستم ئایا ئەوانەی کە دەچوونە بەغدا وەکو مامۆستای ناڕازی دەمیان داخرا لەوێ دەمیان داخرا ئەتر کۆتایی تر قسە نەکەن لەبەرەوەی هەموو شتێک چووە لایەن نەفت چووە لایەن موچەکەیان بە تەواوەتی ئێستا لە ژێردەستی ئەوانە مەبەستم ئەوەیە ئایا دەمیان داخرایان تاو پرسیارەکە دەست خۆش بێ کاگاری وڵاهی جارێ زۆر سپاس تەوان ئەڵێ ئێمە عێراقین باجارێ شتێک بڵم لەسەر ئەوەی سلێمانی باش سلێمانی شارێکە مەخۆم خەڵکی سلێمانی من لەگەڵ ڕێکی مەڵکەنی بووم لەدایک شاری خۆمە یانێ میوانیش نیم لەوێ سەفیری پارتیش نیم لەوێ خەڵکی سلێمانیم شاری خۆمە سلێمانی چەنی یەشێتی ئەوەشی منە چەنی گۆڕانە ئەوەشی منە بۆیە ئەگەر مەترسیەک هەبێت لەسەر سیاسیەک لە سلێمانی بەداخەوە کەوایە معنایەوەیە ئەو لایەنە بە ڕێزەی کە بەرپرسە لە پاراستنی ئەمنیەتی شارەکە ئیش و کاری خۆیش وەکو پێویست جێبەجێ نەکردووە چونکە من لە پێشەوەی پارتی بم کوردم خەڵکی سلێمانیم خەڵکی شارە حیاتەکەم من ئەگەر پارتی بم پارتی نەبم گۆڕان بم یەکێتی بم ئەرکی لایەنی پەیوەندیدارە کەم سەر و ماڵی من بپارێزێ خۆ ئەگەر شارەکە خوا نەکردە بوو بە شوێنێکی نائەمن جەحیم بۆ خەڵکەکە منیشم منیش خەڵکی سلێمانیم لەبەرەوە بۆ من یعنی چارەنووسم بەسراوەتەوە بە چارەنووسی خەڵکی سلێمانیەوە باشتێکی خۆشتان پێی بڵێم لەوانەیە هەنێک کەس بڵێ وڵایمە بینی خۆمانە سڕێ بۆ باسیەکەی بەڵام من هەر باسیەکەم جارجارەوە نیە ئینسان لەناو خۆیاندا ئینشەڵا خوا نەکردا لە سامح الله حاڵەتێک دروست بێت کە ئیتر بە تەواوەتی ئێمە بین بە دوو ئیدارە ئەوانەی یەکێتین لێرە هەموو بگەڕێنەوە بۆ ئەو دیو دێگەڵە ئەوانەی پارتین لەو دیوێ من زۆر جار بە خزم و برادەرەواناڵم ئەڵێم 1 ملیۆن ساڵی ترشتیوە ڕووە من سلێمانی بەجێنایڵم شاری خۆمە حەقی خۆم بە پارتی بم لە هەر کوێ بمەوێ لە سلێمانی بێ لە زاخۆ بێ لە هەولێر بێ ئەوە مۆزوعیەکە بە سلێمانی ئەو وێرانەیەش نییە ینی من لەوێژیم ئەمە یەک دووهەم بۆچی وێرانە نییە نەک لە بەرەوەی حکومڕانەکەی باشە لەبەری خەڵکەکەی خەڵکێکی شۆڕژێر جددین و ڕۆشنبیرن ئەوەی ئایا ئێمە عێراقین ئەمە ڕێی شخصیە یعنی ئاری شێخ محەممەد هەرسین هیچ عیلاقی بەسەر ڕێی پارتیەوە نیە بۆی سبێنێ بروسکەیەکم بۆ نێ بڵێن تۆ بۆ وادوت لەسەر کوردستان 24 خوا بەو سەرەوە ئاگای لێیە من لەوەتەی مێشکم پژاوە بیرەکەمەوە بۆ یەک چرکە خۆم بە عێراقی نەزانیوە ناشی زانم من کابراکی کوردم خەڵکی کوردستانم تۆ عێراقی نیت بەخواستی دڵی خۆت بەسراوی تۆ عێراقەوە تۆ بە میساقێکی جیهانی نێونەتەوەی لە ژوورێکا دانیشتون لە سویسرا ساڵی 17 و 18 و 20 و 21 خەریتەیشان هێناوە قەڵەمێکیان بەدەستەوە خەتیان بە دنیای هێناوە وەکو چۆن خەتیان بە وڵاتانی ئەفریقایە هێناوە براو برایان لێکتری جا کردوەوە بە سنوورێکی دەست کرد بڕۆ سەیری خەریتەی وڵاتانی ئەفریقی بکە ڕاستەهێڵە حدودی بینی وڵاتان سروشتیە نابێت ڕاستەهێڵ بێ ئاوایە
بۆیە تۆ جەنابە عێراقی نیت بەڕێی من بە زۆر لێکێنراوین بە عێراقەوە باش تۆ لێرە دوو چۆیسە هەیە هەڵاسی بیر ئەەکەیتەوە وەکو میلەتێک ئەتەوێت ڕێفراندۆمێ بکەی ڕێی میلەتەکەی خۆ بپرسی بڵێ هین عەجەبا جەنابە خۆ بە عێراقی زانی یا بە خەڵکی کوردستان لێ دەکەن بە هەرا و 16 ئۆکتۆبەری بۆ دروستەکەن بزودنەوە بۆ دروست دەکەن نەخێر لە ئێستا ئەنواش بزودنەوە بۆ دروست دەکەن باش ئەمەیان ناکەی ئەڵێ باشە بە پێی دەستوری عێراق من عێراقیم ئێ باشە ئاوایە عێراقی بوون خەڵکی بەسرە و سامەڕا و نەجەف و کەربەلا و ئەمانش موچەکانیان دوو مانگ دواکەوێ نەخێر من پێم وایە ئینگلیز ئەڵێ if you love me show me ئەگەر خۆش دێم ئەبێ پیشانم بی هەر بە قسە ناکرێ ئەمە ئوسلوبی هاوڵاتی بوون نییە و بە قەناعەتی من کە ئەوانەی کە ساحێبی دەسەڵاتن لە بەغا کورد بە هاوڵاتی دەرەجە 2 3 و 4 و 5 و 6 زانن ئەمە ئەوەشی کەوتە زیاتر ملاحەزە بوو لە پرسیار هەتا پرسیار ئەوەی کە بۆچی ینی ئێستا ئەوانە نایەن وڵی ئەوە بێ لەوان پرسی ینی ئینسان کە مۆقیفی وەرگرت ئەبێ سوور بێ لەسەر مۆقیفی خۆی دادگای باڵاش جاری وایە زۆر باڵایە دادگای باڵا زاری واشە وەکو لاستیکێک بارەجی خۆیان دژی کورد بەکاریە ئەزانی مشکلەکە ئەوەیە هەندێک خەڵک لەم وڵاتی ئێمەیە لە هەرێمی کوردستان کۆمەڵی شتێ بیریان ئەچێتەوە بیریان ئەچێتەوە ئێرە سویسرانیە ئێرە شەرقی ئەوسەتە لە ناو شەرقی ئەوسەتە ئێرە عێراقە لە ناو عێراقا ئەو ئێرە هەرێمی کوردستانە لە دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە یەک فترەم پێ بڵێن ئێوەی بەڕێز کە هەمووتان ئینشاڵڵا خەڵکی خوێنەوار و متابعن یەک فترەم پێ بڵێن لە مێژووی عێراقا کە بڵێ ئۆخەی ئەم فترەیە زۆر مستەقیر بووە یعنی هەست و کوشتار نەبووە دیموکراسی لە سەردەمی مەلیکەوە لە سەردەمی مەلیکەوە لە دروستبوونی عێراق لە دروستبوونی یەک فترەم پێ بڵێن کامەهین بوو بێت ئیتر سەروەری عێراق و دەوڵەتی بەهێز و ئەمانە هەڵخڵاتانی خەڵکە هەرێمی کوردستان کە دەوڵەت نییە بەشایەتی زۆر لایەنی دەرەکی و بیانی ئوسلوبی حکومڕانەکەی و شێوازی ژیانی و ئەتەکێتی ژیانی خەڵک لە هەرێمی کوردستان زۆر لە باقی عێراق باشترە دەست خۆش کاکاری هەر دێم وڵای جەنابتان ئەگەر پرسیارتانەیە کەرەم فەرموو ڕاستە بەرنامەکانمان سەرەتای بەرنامەکان لە باسی موچە بوو باشە وەڵام ئەمەوە باشە کۆی پرۆسەکە لە موچەدا کۆ نەکەینەوە ڕەهەندی تری هەیە کە مثلەن کە درێت تاخیربوونی موچە ئەو کاری تری هەیە کە مثلەن ئەو چەند مانگە کە موچە تاخیر بوو وەڕێی من ڕووداوی ئیقلیمی هەیە کە ڕوودەداتن ڕاستەوخۆ تأثیر لە بارودۆخی خەڵک دەکاتن ئەوە سیە ینی سیاسەتێکی ئیقلیمی کەوا دەکاتن نۆن من لە حزبێک بدەکەوە حزبە مەسەلەن تاڕاددەک لەسەر ئاستی نیشتیمانی ئیش دەکاتن نابێ ئیرادەی نیشتیمانی خۆی خاکەکەی دەسەڵاتەکەی تەسلیمی وڵاتەشکە بکە ئەوە زۆر ڕوونە ئەمە نابی لەو بابەتە لابرین بە حقەت یعنی دوور لە لایەنگری ئەو قسە دەکەین یعنی ئەمە خەڵکی ئەو وڵاتەینە بێنەرەی خەڵکی ئێستاش ڕۆشنبیرە و تاوە تێدەگەل لە بارودۆخی ئاستی ناوخۆیی و ئاستی نێودەوڵەتی باشتر ئەو ڕوون بکرێتەوە ینی هۆکارەکان هۆکاری بڕین موچە تەنها موچەکە نییە بە حقەت یعنی هەموو ڕەهەندەکان پێویستە ئەمە لێک بدەینەوە زۆر سپاس خۆی زانی چییە مقارنەیەکە کەم لە بینی مامۆستا بەڕێزەکانی ساڵی 1992 وی شەژوان موچیان وەرنەگرت ئەنی سەری بەرزمان بۆ موچە دانانەوێنین بەڵام کەی ئەوەیانەوت ساڵێک بڕاپەرن کرابوو ئاگری شۆڕش هێشتا گەرم بوو و مەسلەی کوردایەتی و قیمەتی پێشمەرگایەتی هی شەهید هی شۆڕەشی ئەمانە هێشتا لە شوێنی خۆیان بوون ئەمە بەشێکی ئێستا سی ئەوە ساڵ تێپەڕیەوە بەسەر ئەو چیرۆکەیە جیلێکی نوێ پەیدا بووە دنیا گۆڕاوە یەک وەکو کاکسەهێنوتی جیلی تازە هاتوونەتە پێشەوە تۆ کە توانی بە خەڵک بڵێ مەسەلە نەتەوایەتەکە و مهمترە لە جیرفانە ئێستا من نەگەر بە تۆ بڵێم جا موچە چییە مهم کوردستانە تۆڵی باشە کاگاری من خۆم و ژن و مناڵەکەم زەحمەت نەبێت چە نەتوانین بەبێ موچە بژین مانگێک 2 3 4 10
ئەی چی بکەم ئەوە خۆم با بەقەی ناکە ئەی ماڵ مناڵەکەم من کەی ئەتوانم بە تۆ بڵێم تۆ قەزیە نەتەوەیەتەکە و نەتەوایەتەکە و مهمترە لە موچەکە ئەو کاتەی کە فەزایشی تربەویم لە ناو کۆمەڵگەکەیە دروست کرد بێت کە پێم بۆم ئیسپات کردبی کە قەزیە نەتەوایەتەکە فعلن لە موچە مهمترە بەڵام هێزی سیاسی هەیە لەم هەرێمی کوردستانە کە بڕای بەمە نییە بە قەزیە نەتەوایەتەکە نییە بۆیە تۆ یعنی باسی پارتیەکە تۆ وەکو پارتی معدل لە سیراعێکایی لەگەڵ بەرامبەرێکە کە ئەو دنیا بە عینێشێکی ترە بینێ هەر بڕای بەمەی تۆ نییە جگەلەوەی با من شتێکی شەی بێڵێم چکە خوا ڕاستە و ڕاستی لا خۆش بەشێک لەمە خەتای ئەو لایەنە سیاسیانەیە بەڵام بەشێکیش لەوە خەتای ئەو کەسانەیە کە لە ئاسی بەرپرسیاریتەیە بوون و هەن لە هەرێمی کوردستان چه حیزبی چه حکومی سوء ئیستیفادەیان لەو کورسیە خۆیان کردو بۆ مەساڵحی شخصی و ماڵ و مناڵی خۆیان مناڵی خەڵکیش حەقی خۆیەتی بڵێ باوکە ئەی بۆ کوڕەکەی کاک ئاری ئاواژی بۆ منوانەژیم حەقی خۆیەتی لە کاتێکە ئەو گەنجە باشە زانێت هەموو گەنجی بەریتانیا وەکو کوڕی مەلیکی بەریتانی ناژین زۆر باشە زانێ ئەو داوای ئەوە ناکە ئەو داوای ئەوەکە کە عەدالەت هەبێ کە هیچ نەبێت چینێکی ناوەڕاست دروست بێ بۆی ئەم مەسافەی بینی چینی خوارەوە و کەمینەیەکی دەوڵەمەند مەسافەکە ئەوەنە دوور و درێژ نەبێ کە تۆ بە حەوت طەبەقەی ئاسمان نێگەیتێ کاگاری تۆ باسی پەروەردەشت کرد ئێستا هێزی سیاسی هەیە خەڵکێکی تەرخان کردو بەس بۆ شەڕەژنێ و ئەوە کاریگەری لەسەر پەروەردەکردنی و جیلە دروست ناکە بابا ئێستا من ژنێ بە یەکتریەدەن بە حەزەدا ژنێ بە خوشکودایەکی بەرپرسەکەدا ژنێ ئێستا مەسەرەوە ئەوە منویستم باسی بکەم ئەوە خیتابێکی پۆپۆلیستیە کە هیچ شتێک لە کۆمەلگایە بەهای نییە نە شەهید هەیەی نە پێشمەرگایەتی هەیەی نە شۆڕش هەیەی نە نیشتیمان هەیەی نە ئاڵا هەیەی نە کەرامەتی قەومی هەیە هیچ کام لەمانە مهم نین ئەمە خیتابێکی پۆپۆلیستیە کە ئەخلاقن لێسەنێتەوە کۆمەلگەیەک ئەگەر بەبارێکی ئابووری دژوارە بڕۆ هەڵەسێتەوە ساڵێک 5 پەروەردەکە بەڵام ئەگەر ئەخلاق تێکچوو پەروەردەکە ئەو مشکلەیە اینجا باوەی تر تاوەکەم چکە حەز ناکەم بە سەرما تێپەڕێ من وتم بەشێکی ئەو ناومێدی هەندێک لە هاوڵاتان بە تایبەتی لە توێژی گەنجان سوء ئیستیفادەکردنی هەندێک لە مەسئولینە ملاحەزە بکە جنابی کاک مەسرور لە کابینەوە هەما زۆر بە سەریعی و زۆر بە جددی دەستی کردو بە چاکسازی بۆ لەبەرەی جەنابیان ئەزانن ئەم کۆمەڵگەی پێویستی بە چاکسازی هەیە لە هەموو بوارەکانە و بەشێک لەوانە بە خراپ بەکارهێنانی دەسەڵاتی ئیداری و سیاسی خۆتە من محافظم هیچ سلێمانی من قایم قامم من مدیر ناحیم من وەزیرم خوای گەورە هین ئەمری پێکردوم لە قورئانە بە دوو کەلیمەی زۆر بەسیط الأمر بالمعروف و نهی عن المنکر جارێ ئەگەر من تووشی فەساد بووم جگە لەوەی کە خیانەت لە هاوڵاتیەکەی خۆمەکەم خیانەت لە خواشەکەم کەواتە هیچ پێویست ناکا بچم بە تەمسیلکردن بە نوێژکردن بەچوون بۆ مزگەوت خۆڵ بکەمە چاوی خەڵکەوە بەڵام لە ڕاستیە ئەوەی کە خوا ئەمری پێکردوم جێبەجێ نەکەم اینجا ئەو پەروەردەی ئەوەی کاکسەهێن وتی ئەمە خیتابێکی پۆپۆلیستیە هەڵخەڵەتێنەرە ئەوەی وەزیرەکەی هینی هێتر گۆبڵس ئەڵێ ئەوەنە درۆ بکە بۆ خەڵکی تا باوەڕیەکەن هەتا بڕوا بە درۆکاکەن ئیتر تۆ ئەوتۆ ئیشم مەیسەرە بێ اینجا مە پێویستی بە جەیشێکی گەنجی وشیار و بە ئاگا هەیە لە هەرێمی کوردستان نەک پارتی لا مقدس بێ یا حیزبیەکی سیاسی تر کوردستانی لا مقدس بێ ئاڵای پیرۆزی کوردستانی لا مقدس بێ ڕەخنە بگرێ لە کەموکوڕەکانی حکوومەت ئەمە هەست بە بەرپرسیارەتی کردنە نەک ئەوەی تۆ بڵێ یا ڕەبی حکوومەتەکەی هی مەسرور بەرزانی بڕوخێت
بۆی عەرەبێ بێت ئێرە حکم کاجا بیری چۆتەوە ئەگەر عەرەب بێتەوە لێرە حکم کە جزداشەی لەبەرەکە یەک ئەگالیژە کاتە سەری ڕۆژی 1000 شقیشی تێڵە ناتوانێت قسە بکات لەبەری ئێمە حکمی عەرەبمان بینیوە ئەگەر پرسیارێکی زۆر گرنگ وڵاگەر مەجارێک بدەی پرسیارێک زۆر گرنگ ئەگەر دەرفەت بدەن لەکوێ دنیادا هەبووە مثلا حزبك تحكم بە خاچی نیشتیمانێک خۆیدا بکاتن بە حەقال یانە پرسیارە زۆر گرنگە تو ئەگەر گرنگ خاکت لا گرنگ نەبێ نەموچەشت لا گرنگ نابێ و کۆی پرۆسەی کۆمەڵایەتی کەشت لا گرنگ نابێ ژیانی هاوڵاتی کەشت لا گرنگ نابێ برای بەڕێز ئەبێ کاگاری وەشی وەڵام دەوت ئەزانی کاکە باش پێوە ئەمەی جەنابە دەڵێ ئەمە زۆر زەحمەتە ئەزانی بۆ وەکو ئەوەیە تۆ ئینسانێکی ئیمانداری لەگەڵ کەسێکی بێ ئیمانە کە هیچ شێوەیە بڕۆی بەخوانیە سفر تۆ پێ ئەڵەی کاکە خوایە ئەوژ دەڵە چوو زانی ئەڵێ لە قورعانە نووسراوە ئەڵێ کاکەم بڕۆم بە قورعان نییە ئەوەی کە تۆ بڕێ ئیسنادی پێ ئەەکەی من بڕام بەو نییە ئەمەی کە جەنابە دەفەرمووی حیزبی سیاسی واوامانە بابە ئەو من عەرزم کردی ئەو بە عینێکێکی تر دنیا بینێ ئەسڵەن بڕۆی بەم شتانە نییە یعنی ئەگەر بڕۆی پێ بوایە چۆن قبوڵێتی لێرەوە هەستێت دەست و قاچی عەرەب ماچکا لە بەغا بۆ شکاندنی حکوومەتی هەرێمی کوردستان چه ئینسانێکی نیشتیمان پەرۆشتی واکە ڕاست کاگاری جارش کەش لە بەرنامەیەش کە باسم کردو هەر لەو بەرنامەی بۆ هەمووان ئەگەر سەیری مێژووی ڤێتنامیەکان بکەین ئەو کاتێک لە شەڕدا من لەگەڵ ئەمریکیەکانە هەمووی لە ژێر زەوی خۆیان بەڕێوە دەبرد دروشمێکیان کردبوو بە پیشەی ڕۆژانەیان ڕێک ئەبۆژ ئەمریکەکانیان شکان ئەیانوت خاک 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 ئاو ئینجاننان یعنی سێ جار خاکەکە لەلایەن پیرۆز بوو پاشان ئاوەکە چونکو لەسەر چاوە خاکەوە دێت دەرەوە ئینجانانەکە و مەبەستیان ناوسک و ئینسانەکان بوو هەر بەوەژ ئەمریکیەکانیان ناچار کرد وڵاتەکەیان جێبێڵن پرسیارەکەی من لێرە ئەوەیە چەندە دەستی وڵاتانی ئیقلیمی هەیە لە بۆ جێبەجێکردنی هەندێک لایانی سیاسی ناوەخۆ ڕێک عێراقچێتی بەرامبەر ئەم هەرێمی کوردستانە جێبەجێ بکەن عێراقچێتی بکەن کە 100 ساڵە خوێنی بۆ ڕژاوە ئەزانی خۆی طبعاً هەیە عینێک لە منطقەی شەرقی ئەوسەط لە هەموو عالەمەوە هەیە ئێستا منافەسە لە بینی شەرق و غەربی ئەوروپا هەیە لەسەر هەتا ئێساش لەسەر مەسایلی باڵکان بۆ نمونە رووسیا دەریدا ئەوەی رووسیا مەسەلا نیزاعەکەی وڵاتانی خلیج مەسەلەی مەکسیک ئەمریکا مەکسیک و ئەمریکا مەسەلەی ئیسرائیل و فەڵەستین بۆیە تۆ لە جزیرەیەکە ناژیت تۆ لەسەر کوڕێکی عەرزی هەمووی وەصلە بەیەکەوە وەکو حەلقە وەکو ئەڵقە بەیەکەوە بەسراوەتەوە هەرێمی کوردستان طبعا جارێ باوە بڵێم وڵاتی عێراق حتما تەأسیری دەرەکی لەسەرە ئەو مناقەشەی لەسەر نییە هەموو عالەمەی زانێ بەڵام هەرێمی کوردستان لەبەرەوەی دیفاکتۆیەکی جیاوازە لە هەموو عێراق دانیشتوانەکەی کوردن هینە عەرەب لەو دیو حەمرێنەوە ئەوانە عەرەبن 22 وڵاتیان هەیە زمانی جودا کلتوری جودا هەموو شتێکی جایە لە ترسی ئەوەی کە ئەم میلەتەی کە پێڵێن کورد کە لەسەر خاشی خۆیەژی یەک بستی خاشی خەڵکی بە هیچ جۆرە داگیر نەکردووە بەرەو حاڵەتێکی سەر بەخۆی بڕوە ئەو تەداخولەی کە لە عێراقە کرێ بەشێکی زۆری لە دژی هەرێمی کوردستانە بۆیە هەرێمی کوردستان سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان کەی زۆر ژیرانە و واقعبینانەیە ئەو کاتەی کە ئەو سنتەرانەی کە تەسیرەکەنە سەر عێراق بیان دۆزێتەوە ڕاستەخۆ معاملە لەگەڵ ئەوان بکە کە خۆشبەختانە هەرێمی کوردستان لە ئێستاە چ لەسەر ئاستی حکوومەت و ئێمە چ لەسەر ئاستی پارتی ئێمە پەیوەندیشی باشمان لەگە دراوسەکان هەیە ئەمە تورکیای ئەمە ئێرانە کاگاری بۆ ڕوونتر ناڵی پێویستە حکوومەت و هەرێمی کوردستان دایرەکەت لە تارانەوە گفتوگۆ بکەن بۆ ڕوونترم پێ ناڵی ئەخر بۆچی بەستاران تاران و ئەنکەرا یەکێک لەوانە وڵاتانی خەلیج یەکێک لەوانە یعنی ڕاستە خۆی ئەزانی ئەو بۆ زۆر منطقەی عالەم ئەو ڕاستە یعنی سا هەر لایەنێکی سێهەم ئەگەر بوێ مفاوزاتێک دروست بێ لە یەمەن ناتوانێت جمهوری ئیسلامی ئێران نادیدە بگرێ حتما ڕاستەوە ئەوەی لوبنان
ئەو بەهمە سووریا ئەوەی ئێستا دەبینی لە عێراقیش ئەوەی عێراق اینجا بۆیە ئەوە ڕاستە جا بۆیە دەڵم بەڕوونتر پێم بڵێ دانوستانەکان لە تا ڕاستە ڕاستە زۆر ڕاستە باش دەست خۆش فەرمو خاتونە تۆش پێ چێ پرسیار دەبێت کەرەم کە چەند پرسیارێکمان هەیە چەند پرسیارێک پرسیار لەناو پرسیار دروست زۆر باشە فەرمو یەک لەو پرسیارانە دەپرسین دەڵێن ئایا کاتی ئەوە نەهاتووە خەڵک یان جەماوەر درک بەو ڕاستیانە بکات کە ئۆپۆزیۆن بوو بە هۆی تێکدانی ئەم ئابووریە دروستکردنی ناسەقامگیری و لێک هەڵوەشاندنی ژێرخانی ئابووری ئەو هەرێمە ئەوە پرسیارێکیان پرسیارێکی تکەشمان هەیە لێرە هەر لە هەمان شێوازە دروست دەبیتن ئۆپۆزیسیۆن چ وەڵامێکی هەیە بۆ ئەو تاکانە کاتێک کە بەڵێنیاندا خۆشبەختی و خۆشگوزەرانی ڕوودەدات کاتی هەموو شتێک ڕادستی بەغدا کرا ئەی باشە ئێستا نەک وەکو بڵێ مایکەکەت نزیکەوە ئێستا نەک بڵێ خۆشبەختی ئەجینا ئومێدیشی فەرامۆشکردین هیچ شتێکیان نەهێشت بمینێت و ئومێدێکی ئەو گەلە نەما بەو شتە چ وەڵامێکی بۆ ئەو تاکانەی هەرێمی کوردستان هەیە بڵێ کە بەڵێنەکە ئەوە بوو سپاس پرسیارێکی تکەش هەیە هەر هەماشت بەوە دەبەستڕێتەوە ئایا ئۆپۆزیسیۆن لەوە ناترسێ یان بیر لەوە ناکە ئەگەر هاتوو ئەو گەلە بیری لەوەی کرد بە هوشیارانە ئەو تۆیەی لێ چێندرا کەوا خۆشبەختی دروست دەبێ هیچی بەدەست نەهێنا کەچی خەڵکێکی ساوێڵکە و بێتەبیعەت یعنی بەوەی ئیستیغلال کرابوو ئێستا تێبگا یان هوشیار ببتەوە کەوا ئەمە ڕاستی نەبووە دەست خۆش باس جەسێ پرسیاری کرد وڵی من یەکەم و دوم بیرماوە یەکەم و سێم بیرماوە بەس دۆمە بێرەمەتی بی دوم یارمەتی دەدەم بەڵامە طبعا فەرمودانیشە دەستی خۆش بێ زۆر زۆر سپاس طبعا هەرسێ پرسیارەکەی تۆ وشەی ئۆپۆزیسیۆنی تیا بوو بە قەناعەتی من ئەو شخصی ئەو قەناعەتی خۆمە یعنی شەر نییە مە ڕێی پارتی بێ بە قەناعەتی من لە هەرێمی کوردستان ئۆپۆزیسیۆن نییە نەش بووە بۆ لەبەری ئۆپۆزیسیۆن ئیشی ئەوە نییە کە دژایەتی دەسەڵات بکە ئۆپۆزیسیۆن ئیشی ئەوەیە کە متابعی بکە سەیری کۆمەڵگە بکە لەکوێ کەم و کوڕێ ئەبینێ خەم و ئازاری هیچ بڵین کۆمەڵگە بهێنێتە ناو یا پەرلەمان یا ڕاگەیاندن یا لە سیمینار و کۆڕ ڕۆمانەیە باسی بکە و زۆر جارە هاوکاری دەسەڵات بێ بۆ جێبەجێکردنی مەرامی نیشتیمانی تۆ سەیری کە یعنی ئەو وڵاتانی کە شەڕیان تێیەکەوێ سەرۆکی حکوومەت کۆبوونەوەیەکەکە بە کوتلەکانی پەرلەمان ئەوەی لە دەسەڵاتن و ئەوەی ئۆپۆزیسیۆنن ئەڵێ ڕاستە ئێمە ئێستا بەرامبەر یەک وەستاوین ئێمە دەسەڵاتین و جەنابەتت لە ئۆپۆزیسیۆنی بەس ئێستا ئێمە چینە شەڕەوە ئەوان سەیری ئەوە ناکەن کوێمان لە دەسەڵاتەوە کوێمان هێنا فیشەکەکە کە دێ سەیری ئەوە ناکات و گۆڕانی یا پارتیت یەکێتیت یا ئیسلامیت ئۆپۆزیسیۆنە بێ ئەوە تەبیعەتی بێ نابێت تەبیعەتی ئەوە بێ لە ناوەڕاستی شەڕی داعشە کە تۆ لە مانگی 2014 خۆتان نەزانن موچە ئێمە بڕا موچە بڕاوە ئەمە حەسارێکی ئابووری حەسارێکی عەسکەریش لەسەرە هێرش کراوەتە سەر لایەن داعشەوە ئەمە دوو ئەمە بە چ ویژدانێک ڕەوایە تۆ بەخۆ بڵێ ئۆپۆزیسیۆن و لەو کاتە لەو تەوقیتەیە یعنی کەمین بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بنیتەوە ئەمە هێزولایان هەبوو لەو کاتەدا پێم وابێ هەر دانیان بە تیرۆریزبوونی داعشیش نەناو نەنا وایە ئەو ڕاستە من جارێکیان لە مامۆسایەکی بەڕێز مامۆسایەکی ئاینی زۆر بەڕێز من وتارێکم نووسی بوو لە شوێنێکا لە وتارەکان نووسی بووم داعشە کافرەکان شەو تەلەفۆنی بۆ کردم وتی مامۆساری چۆنی سیحاتتم زۆر سپاس وتی وڵی دەست خۆش بێ وتارەکەتم خوێنەوە بەس بەڕاستی شتێکی تایە پێم ناخۆش بوو ئەوە تۆ نووسیتە وشتم چیم نووسیوە وتی آخر تۆ نووسیتە داعشە کافرەکان ئێتم تەبعاً وایە وتی نابێ وا بڵێ وشتم بۆ وتی چکۆ نوێژەکەم وتم یعنی کابرایەک چەقۆیشی بەدەستەوەیە سەری پێشمەرگەیەکی گرتووە بە ڤیدیۆی گرێ سەری لێ کاتەوە لای ئێوارەی خاتە سەر فەیسبوک بۆی ژن و مناڵەکە و دایشی بیبینن ئەمە موسڵمانە جا بۆیە ئەو بەڕێزەی کە ئەمانەی پێوتم لە حیزبێکی ئۆپۆزیسیۆن بوو ئیسلامی کاگاری باسیەوەی کردوتی ئۆپۆزیسیۆن ئێستا چ بۆ خەڵکە دەڵێ کە
جاران لە بانگەشەی هەڵبژاردنیا گوت وا ئەوە- دەکەین چی ماڵتان بۆ دابین دەکەین کۆمەڵێک دروشمی دیکەیان هەبوو ئەزانی بە پێ چ وەڵامێشیان هەیە ئەزانی وەڵە ئەزانی با پێ بڵێ. پۆسیۆنە وەڵام سەیری کە. نەکاگاری ئەمە زاکێری ئینسان هەندێک جار خیانەتی لێکا بۆ یشتە بیرەچێتەوە خەڵکشتی بیرەچێتەوە بۆیە ینی یەکێک لە ئیشەکانی ڕاگەاندن مەسەلا خەڵکی ڕۆشنبیر وتۆڕە کۆمەڵایەتەکان لە ئێستاە یەکێک لە واجبەکانەوەیە کە ئینسان ئەمانە یان بەبییر بینێتەوە بەبییر خەڵک ئەسە بۆ نمونە لایەنی سیاسی هەبوو ئەیوو ئەگەر ئێمە دەنگمان پێبن ئێمە موچەی کابانی ماڵە بڕینەوە باش سەیریکە تەوان باەکشان پێ بڵم من دژی ئەوە نیم موچە هەبێ بۆ کابانی ماڵ بە هیچ جۆرێ بە ئاواتی شێخوازم بەڵام یەکێک هەڵ نەسالیان پرسێ بڵێ زەحمە نەبێ یەک وڵاتم بۆ بدۆزەرەوە لە عالەمە یەکدانە لەو ئەوروپایی کە تۆ زۆر پێی معجبی کامووی دیموکراسیە یەک وڵاتم بۆ بدۆزەرەوە کە موچەیەکیان هەبێ بە ناوی موچەی کابانی ماڵ من لە ئەوروپا ژیاوم ژن و مێردێک ئەگەر معاشەکان بۆ نمونە لە هۆڵندا 2000 یورۆ بێت تۆ بڵێ 2300 دلار بێ ژنەکە ژنی ماڵەوە بێ 1 دینار وەرناگرێ بەڵام ئەگەر دەرامەتیان دابەزی بۆ ژێر 1800 یورۆ ئەو کاتە حکوومەت بۆیان تەکمیلە کاتەوەی کاتەوە بە 1800 سۆسیالە ئەمە جیایە ئەجینا وەرە بهێنە باشە ئەم هەموو مەحاسیبە هەن لە کوردستان ئەم هەموو خەڵکە خوێنوارە هەیە نهاتن قەڵەم و کاغەزێ بگرن بە دەستیانەوە با حساباتێ بکەین بزانین چەند کابانی ماڵ هەیە لە کوردستان زەربی موچەیەشی بکە با بە 100,000 دینار زانە ماهی چەنەکە چه حکوومەتێ بەماوە ئەبە موچەی ئاوێرێ ئەجا با من شتێکی لەوە سیرتریشتان پێ بڵێ ئەو برادرانی کە ڕەخنا ئەگرن لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەمانە کە حکوومەتی هەرێمی کوردستان زەختی پێدانی 1,250,000 موچەخۆری لەسەر شانە بە خەڵگەڵێن ئەمە کەی حکوومەتە ئەوە نییە تۆ تەخەڕوجی کردووە دا نامەزرێنێ باشە لێرە پرسیاریشی منطقیەکەی بەڕیشی چێ ڕەوایە حکوومەتێک نەتوانێ یا بە 1000 زەحمەت موچەی 1,250,000 کەس بە بە چه عقڵێ بچێ خەڵکی تر تاینکە بەڵام وا دەشیکان ئێستاوە کاک مەسرور لەسەر و هەموو ئەم قەیرانانەوە لە دوورۆژی ڕابردوو 38,000 مامۆستای وانەبێژی کە دەگرێ بەست ئەوەی کاک مەسرور ئەو تەحەدایش دەکا ئەوەی کاک مەسرور سەیریکە ئەوەی کاک مەسرور زانین چۆنە کاگاری مەبەست لەسەر و هەموو ئەو کێشانەوە بە عەرزەکەم ئەوە خزمەتی وانیش دەکا بە عەرزەکەم کاک مەسرور یاتیمەکەی بەیەکەوە تەبەن هەستاون لە ڕێگەی تەقەشوفێکی عاقلانەوە و چاکسازی دەبێت چاکسازی پارە بۆ گەڕێتەوە بۆ لەبێ نایڵێ پارە بە هەدەر بڕوە فڵان کەس مدیر عامە بە ئارەزوی خۆی تەسەڕف بەهێناکەوتەوە فڵان کەس مەسئولێکی حیزبی یا حکومیە سیبن دیواری هەیە شتیوانیە ئەم چاکسازیە پارە ئاجێڕێتەوە ئەو تاعیناتێکی ئەگرێ لە ئەنجامی ئەو چاکسازیەیە کە کاک مەسرورێکە بەڵام مەبەستم تۆ سەیری کە چۆن خۆڵەکەنە چاوی خەڵکەوە ئەڵێ مەسەلا بڵێن کچێکی گەنجی وابینی ئەڵێ تۆ 3 ساڵە تەخەڕوجی کردو تاعین نەبووی ئەڵێ نا ئەڵێ تۆ سەیری حکوومەت تاعینە ناکە ئەو کچە فەقیرەش یعنی بیر ناکاتەوە بڵێ باشە بۆسە کاکە من باوکم موچە خۆرە بە 2 مانگ جارێ موچەکەی دێت ئێستا لە چۆ توانێ من تاعین کا جارێکی تر بەڵێ شتێشکەدا بخاتون وتم ئەو خەڵکە ساوێڵکەیە کە باوەڕ دەکا کاتێککە هوشیار دەبتەوە ئەوەی هوشیارەکەی باسی پەروەردەیەکە بوو ئەوە ڕێگە پەروەردەکەیە کە کاگاری باسی کرد بڵێ کاگاریمان ئەو وەڵامی ئەو پرسیارەیە پەروەردەکە پەروەردەک پاش چەند ساڵێک هوشیار دەبتەوە ئەو کاتێتی بۆیە بێت حیزبێکی وەکو ئێمە نابێ بکەوێنی ناو تەڵەکەوە خطابی پۆپولیستی و جنێو فرۆشتن و جنێوکاری لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە دەرەوەی ڕێبازی بەرزانیە پارتیەک کە چوو دەستی کرد بەم ئەتوار و بەم ئوسلوبە لە حەڵقەی ڕێبازی بەرزانیەتە دەرەوە ئیتر 1 ملیۆن ساڵ پارتی بێ ناخوا بۆیە سعدی شیرازی ئەڵێ نازانم ئێوە فارسیەکەتان چۆن ئەڵێ لێ پرسن ئەڵێن خۆی لە شعرەکەی ئەڵێت ئەدەب ئەس کە ئاموختی ئەس بیئەدەبان ئەنچە کردان نەکردم ئەڵێ تۆ ئەدەب و نەزاکەت لە چێوە فێر بوو ئەڵێ لەوانەی کە بێئەدەبن لەبەرەوەی ئەوەی ئەوانەی کەن من نایکەم بۆیە من بە ئەدەبم ئەنجا بۆیە خەڵکی کوردستان
نابێ بکەونە ئەو تەڵێەوە ئەگەر کەوتی تێناو تەڵەوە تۆ بەشێک ئەبی لەو ئاوەڕۆیە لەو زەلکاوە لەو ناشرینیە پرسیارێکم لا درزووە حەزەکەم زۆر بە ڕوونی وەڵام بدەیتەوە فەرموو من دەمێکە تۆ دەناسم بەڵێ سبب چی ئێساوەی لێ هاتووە یان لە بەشێک لە ناوچەکانی کوردستان عێراقی بوون شانازی بێت بەجددی یعنی خەڵکێک دەبین لە سوۆشال میدیا ڕسمی دیکتاتۆردانێ نووسێ گەورم سەروەرم ڕئیس نازانم چیت خوا یعنیەوە ئەمە نازانم دەبێت تۆ وەڵام بدەیتەوە بەجددی یعنی ئەو شانازیانە چییە؟ یعنی هەموو ئەوەی 100 ساڵە کورد بۆی دەکا ئەوای لێبێ ئەوە شتێک هەیە لە سایکۆلۆژیە یعنی عێراقی بوون شانازیە بەجددی عێراقی بوون شانازیە دەکەم ئەوە شتێک هەیە لە سایکۆلۆژیا پێڵێن ستۆکهۆلم سیندرۆم ستۆکهۆلم سیندرۆم چییە؟ ئەو کەسانەی کە بە ڕاهایی نەگیرێن یا سزنن لایەکێ ئەبێ بە ڕەفیقی ئەو کەسەی کە بڵین تعزیبێدا بڵین تۆ من تعزیبەی 6 مانگە هەموو ڕۆژی 2000 تعزیب بی بەسە بین بە ڕەفیق وام لێیت لە خەیاڵی خۆما ئەڵێم بابە من بۆ گلەی لەو بکەم هەموو ڕۆژێ من تعزیبەیە حتمما ئەم تعزیبدانەی من حکمەتێکی تایە یعنی بۆیە سلمێنێ بەڵام دەست خۆش بێتەوە لە منەی دەست خۆش بێ کە شەقم تێ هەڵەیە ینی خۆی بە ئاقارێکی ئەمە یعنی بەزدی قەنەعات بە خۆی دێنێ یعنی ئەتوانن لە دوای بەرنامەکە لە گوگڵ سێرچ بکەن ستۆکهۆلم سیندرۆم ئەمە ئەوانی کە واکەن من کابرایەکی دکتۆری نەفسی نیم نازانم بەڵام لە ڕووی سیاسیەوە قساکەم ئەو کەسەی کە شانازی بکات بە عێراقچێتی خۆیەوە کورد بێ حەزی لێ بێ عێراقی بێ نە کوردستانی شانازی بکات بە دیکتاتۆرێکی خوێنمژەوە کە ئەم نیشتیمانی بۆ ماوەیەک نیمچەوێران کردووە ئەو جاشە هیچ تەفسیریشتر هەڵ ناگرێ دەستخۆش با پرسیارشکە بکەم بەدەماکانی دیموکراسی لە هەرێمی کوردستان وای کردووە یەک ریزی و یەک دەنجی و کۆدەنجی پشتگوێ بخرێ ئێمە لە وڵاتانی دەوروبەرت کەس هەیە ئەوە بە حکوومەتی خۆی بکە کەس هەیە ئەوە بە هێزی ئۆپۆزیسیۆنیشەوە هێرش کات ئێستا تێگەیشتم کاکە باشترین نمونە لە بەردەسایە ئەوە غەزە یەک عەرەبم بۆ بێنە یەک دانە هەستێتە سەر مەمبەر بڵێ من ملت بشتی حەمەس ئەگەر تۆ 7 ئۆکتۆبەری 2023 ئەو هجوومە نەکردایە ئەو هەموو ژن و مناڵە شەهید نابوون لە غەزە یەک عەرەبم بۆ بڵێنەوە بڵێ یعنی کە ماڵی غەزەیان وێران کردووە ئینسان کە سەیریەکە یعنی جەرگی جانەکە ئەم هەموو ژن و مناڵە لەوێ کوژراون ماڵیان وێران بووە ئەزانی چەند ساڵی بێ بۆی جاری کرد تۆ دروستکەیتەوە ئەما یەک دووهەم لە پێشەوەی بەرنامەکە دەست پێ بکە ئێمە گفتوگویەکی دۆستانەمان هەبوو لەگەڵام بەڕێزانە من وتم ئینسان بۆ ئەوەی وڵاتی خۆی بەرەو پێشەوە بەرێ ئەبێ کە موکوڕەکانی خۆی ببینێ درۆ لەگە خۆیانەکە ڕازگۆ بێ بۆچی ئەگەر کەم کوڕیەکانە زانی ئەو کاتا ئەتوانێ عیلاجیشی بۆ بنووسی ئێمە یەکێک لە کەم و کوڕەکانی هەرێمی کوردستان نەبوونی یەکریزیە ئەم یەکریزیە بەشێکی هی ناوخۆیە لایەنێک دوو سیانی سیاسی بەشێکی تەسیری دەرەکیە کە لە دەرەوە حەزی لێ نییە تۆ یەکبی یعنی من دایم من زۆر جارە قسەیم کردو من 16 ئۆکتۆبەر پێشمەرگە بووم یعنی بە درێژایی شەڕی داعش پێشمەرگە بووم ئێمە هێزێک بووین ناردویان بۆ دووبس زی کەرکووک دایم ئەڵێم ئەگەر ئێمە و یەشێتی یەک بووینایە 16 ئۆکتۆبەر باوشی حەشتی شعبی نەیەتوانی کەرکووک بگرێ ئەوە ئازایەتیەوان نەبوو ئەوە شەقبوونی خۆمان بوو خوا جەزای خوشک و برا بە ڕێزەکانی یەشێتی نیشتیمانی کوردستان باتەوە حەق بوو مووقفێکی تریان هەبێ 16 ئۆکتۆبەر دەناوان شانازیی پێوە دەکەن جاواقع خۆیەتی خۆ مهمەوە نییە تۆ خۆت چێڵی مهمە تعریف لەسەرگاری با پرسیارشکە وەڵاهی مەبەستە یعنی حەز دەکەم لە زاری تۆ گوێم لێبێ لە دەست پێشی بەرنامەکەەوە باسمان کرد چی ڕوویدا چی ڕووی نەدا بەڵام بەشێکی زۆر ئەوانەی کە خۆیان نابوو ئۆپۆزیسیۆن و یان لە لیستی ئۆپۆزیسیۆن بوون و نوێنەری کوردبوون لە بەغدا ئەنی ئێستا ڤیدیۆکانیان ماوە هەمووی بەڵێزانم بۆ تاریخ هەمووی ماوە کە هاواریان دەکرد نەوت ئەگەر ڕادەست بکرێتەوە گەرنتی هەیە
ینی خەڵکێک هەیە لەناوە خۆش ئەو قسانەی دەکرد دەمێ کۆمنتێکت هەبێ بۆ ئەوانە ئاری هەرسین چی بۆوانە دەڵێ وڵی من بەوان هیچ ناڵم لەبەر هەندێک کەس هەیە ئێماڵی نوک و سۆنەوایە تەڕ نابێ تۆ تا بەیانیشتی پێ بڵێ هەر هیچ من ئەوە ناڵێم من شتێک ترەڵێم من ئەڵێم خەڵکی کوردستان پێویستە بە ئاگا بێ وشیار بێت ئێمە هەڵبژاردنمان لە پێشەوەیە هەم 20 ئۆکتۆبر هەم ساڵی داهاتوو بۆ مەجلیسی مەحافەزە و بۆ پەرلەمانی عێراق پێویستە خەڵکی کوردستان زاکرەی باش بێ ئەو ڕقەمانەی کە ئەو برادرانە بۆیان لێدا زەرب و تەقسیمیانە کرد بێنێتەوە بیری خۆی بڕای تۆ وان نەوت تو دوێنێ وا بۆ من و دوایی دەرکەوت کە درۆ کرد ئێستا بە چ ڕوویەکەەوە داوای دەنگ لە منەکەی بۆ پەرلەمانی کوردستان تۆ بە منەوت ئەگەر مەسرور بەرزانی داهات نەوت فلان مەلەف و فلان مەلەف و فلان مەلەف بێت تەسلیمی بەغای بکە ئیتر کوردستانە بێ بە شامی شەریف و هەموو 26 مانگ معاژێ تۆ درۆ لەگەڵ کردم ئێستا بە چ ڕوویەکەوە یە لە دەرگای ماڵەکە مەڵی تخواوەرە دەنگم بەرێ من چۆن دەنگەیم بە تۆ تۆ ئیمتیحانی خۆت داوە لای من تۆ درۆزن دەرچووی چی بۆ دەنگدەرانە دەڵێیت کە خەڵکێکی لە هێژنەویان کرد بە خەڵکێک موچەی ماگانەیان بگاتە 6 میلیۆن خۆجزای خێریان باتەوە ئەوانە خۆجزای خێریان باتەوە پەیامێک من ئەوڵێ بەعرزەکەم خۆجزای خێریان باتەوە ئەوە یەک دووهەم ئەڵێم ئەم جارە دەنگ بێ بە پارتی دیموکراتی کوردستان چونکە پارتی حیزبێکە ڕوئیای حکومڕانی هەیە پارتی نەیتوانی و هەرێمی کوردستان بکا بە شامی شەریف پارتی نەیتوانی یعنی کارێ بکە 24 ساعت کارە بە هەبێ پارتی نەیتوانیەوە کێشەی ئاو لە هەندێک مناتقی هەرێمی کوردستان چی توانی بەعرزەکەم بەڵام پارتی تاکۆشی کردووە لە مافی نەتەوەیی و نیشتیمانی خەڵکی کوردستان ئەمە یەک مهمترین شتی پارتی ئەوەیە کە ڕوئیای حکومڕانی هەیە ئەم ڕوئیایە تعریف کراوە یعنی چی یعنی میزاجی نییە ئێستا من نمونەیەکت پێڵێم لەو ئیدارەی ئێمە لە سلێمانی بڵێن جادەیە قیرتاوەکەن 2 کیلۆمەتر لە میزاجەکەمە بەستە چیە ئێستا عرض دەکەم ئێستا باسی میزاجەکە جادەیە قیرتاوەکەن 2 کیلۆمەتر جادە قیرتاوکردن ئیشی حکوومەت نییە ها کاکە باش برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەخباری سەعات 6 و 7 و 8 تاڵێن لەسەر ئەشی کاک فڵان کەسی بەڕێز کە مەسئولێکی حیزبیە کاک فڵان کەس پارەی لەکوێ بوو ئەوە ئیشی حکوومەتە حکوومەتە بێ جادە دروستکە حکوومەتە بێ کێشی کار بە حەلکە ئەیتر بە هاوکاری لەگەڵ کەرتی تایبەت و مۆزوعیش ترە فەرقی پارتی لەگەڵ ئەو لایەنەی کە حکومی منطقەی سلێمانیەوەکە پارتی حیزبێکە کە ڕوئیای حکومڕانی هەیە هەنگاوەکانی مەدروسن حسابی بۆ کراوە بیر لە ساڵێک 2 3 4 5 6 10 دەیترێکاتەوە هەموو هەنگاوێکی پارتی من ئەمڕۆکە هاتم لە سلێمانیەوە دەگاریکە دوهەمین پەیام چکە بەردامەکەم تەواو بوو دیکە دوهەمین پەیام باش دەمێک بوو لە سماقۆڵیەوە نەهات بووم دەمێک بوو کە هاتم تەمان بە خەیاڵی جاران هاتم هەونێ جادەکە سەیرەکەم چییە بینم بەنداوەکەت بینی بەنداوەکە وتم معجزەکەی مەسرور بەرزانی یعنی بەڕاستی مەبەستم چییە ئەمە مەدروسە ئەم بەنداوەی کە بۆ بەستۆرە دروستەکرێ ئەمە مەدروسە ئەم جووتسایدەی کە لە هەولێر دەست پێەکە حتا حدودی تووشی ئەمە مەدروسە سەیری تونێلەکەی پیرمام کە وەرە سەیری تونێلەکەی هی پێشڕەو کە لە سلێمانی من ماڵم لە سیتەکە هەموو ڕۆژێ بەم تو لێ نایەم وەسم یعنی ئەمان داهاتی شە بۆ هەموو ناوچەکان و داهات هەبووە داهات چۆ بوو ئەوێ ئەوە جیان پێکردەوە بەو داهاتە بەڕێزاری هەرسین بەرپرسیدقی چواری پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی سپاسکە تەشریفت هێنا سپاس بۆ ئێوەی هێژاش کە لوتفتانوان لە بەرنامەکەم ئامادە بوون سپاس بۆ بینەری هێژا کە تاوە گەستار لەگەڵمان بوون هەمیشە باشات